یەکی لە پیاوچاکان ئەڵێ هاوڕێتی 5 کەس مەکە. هاوڕێتی 5 کەس مەکە. یەک هاوڕێتی درۆزن مەکە، چونکە درۆزن وەکو سەراب وایە، دوورت لێ نێزیکە کاتەوە، نێزیکت لێ دوورە کاتەوە. یعنی وا دەرتا ئەتخەڵەتێنێت درۆزن لە ژیان تا بەڕاستی ئەوێتە موسیبەت بوون. زۆربەی شتەکانت لێ عەکسە کاتەوە. جا ئاگات لە درۆزن بێ. دووهەم ئاگات لە گێل و ئەحمەق بێ. ئینسانەیەک گێلە، ئەوێت کازانجت پێ بگەێنێ، زەرەرت پێگەێنێ. نیەتی ئەوەیە چاکت بووە بکا سەیرەکەی عەکسێتۆ چاکەکە. هاوڕێتی مەکە، خۆ تۆ مەجبوور نیتی لە هاوڕێتی هەموو گێلێ بکەی. هاوڕێتی گێل مەکە، هاوڕێتی کەسی ڕەزیل مەکە، چون لە کاتی تەنگانەیە تۆ پێویستت پێێتی ئەو پشتت لێەکە. چەند ناخۆشە ئینسان کەسێ زۆر پشتت پێی بەستی بێ، هەرەوەنە لێت خەومایە گات پشتت لێ بکە. وەڵڵاهی ئەگەر عاقڵ بی قەت نابێ هاوڕێتی ئەو جۆرە کەسانە بکەی. هاوڕێتی کەسی ترسنۆک مەکە، چونکە کەسی ترسنۆک ئەگەر شێریش بی، ئەگەر تۆ شێر و پاڵەوانیش بی، کاتێک کەوتیتە بەرامبەر دوژمن، ئەگەر هاوڕێکەت ڕێوی بێ و هاوڕێیەکی ترسنۆک بێ ڕای کرد، ئیتر توش ئەڕۆخێت و ڕاکی. هاوڕێتی کەسی ترسنۆک مەکە، دوو جار تاقیت کردو ترسنۆک بێ، تۆ وەلایەک و من وەلایە. هاوڕێتی کەسی فاسق و فاجر مەکە، نوێژ نەکەر و خراپەکار و سەر بکاتە هەموو شوێنێکە، چونکە ئەو کەسە ئەتفرۆشێ بە تیکەیە نان. جا ئەو پیاوچاکە فەرمووی لە تیکەیە نان کەمتریش. وتیان بۆ لە تیکەیە نان کەمتریش هەیە؟ فەرمووی بەڵێ بەڵێ، خەڵکێک هەیە بە تەماحی تیکەیە نانوە زەرەرت لێدا، دوای تیکە نانەکەشی پێ نادەن. خەڵک هەیە بە تەماحی تیکەیە نانوە زەرەرت لێدا، دوای تیکە نانەکەشی پێ نادەن، ئەوشی دەست ناکەفێ. ها سەیرکەن. بۆیە هاوڕێتی ئەو جۆرە کەسانە مەکەن. ئەم 5 کەسە هاوڕێتیان مەکەن. درۆزم، ئەحمەق، ڕەزیل و پیسکە، جەبان و ترسنۆک، فاسق و فاجر و خراپەکار و تاوانبار، هاوڕێتیان مەکەن و خۆتان بپارێزن.